ئەرکانەکانی طغیان 5 دانێ ئەمە لە قورئان هاتووە تاغوتەکە هەبێ ئەمە یەکەمیانە منهجەکە هەبێ هی تاغوتەکە ئەمە دووەمیانە کاهینەکانی تاغوتەکە هەبن ئەمە سێمیانە ساحیرەکانی تاغوتەکانی ژەبن ئەمە چوارەمیانە پێنجەمیش ئەهلە تاغوت پەرستەکە هەبێ ئەم پێنجە هەبوو طغیان ڕوایە لەسەر زەوی کە تەماشای فرعونەکەی فرعون خۆی هەبوو وابوویان تاغوتەکە بوو منهجەکەشی هەبوو وابوویان ناوی منهجی کەس نابێ قبولکەن ما علمت لكم من إله غيري أنا ربكم الأعلى ما أريكم إلا ما أرى فرعون يجي أيو منهج بيروبوچون دیدگاه هەر ئەوەیە کە من هەمە کەس بۆی نییە لەوە لابە ینی منهجەکەش هەبوو کاهینەکان هەبوون یاننا وەمتان دیوتانە کاهینەکانیش هەبوون خەونیان بۆ لێکایە وشتیان بۆ کردووە لە تەفسیرەکایە باسمان کرد و ساحیرەکانیش هەبوون یاننا کە ساحیرەکان دەوری چێ بین دەوری ئیعلامی ئەمڕۆ بین اینجا شعبە طاغوت پەرستەکەش هەبوو کە استخفافی عقلیان کرابوو فاستخف قومه فأطاعوه ئەبەوە إنهم كانوا قوما فاسقين ئەم پێنج ڕوکنە لە هەر جێگایەک هەبێ طاغوت و طاغوت پەرست و طغیان ڕوەدا لە هەر جێگایەک هەبێ ئەمڕۆ لەسەر زەوی ئەوزام لە هەموو جێگایەکەیە شوێنێک نییە تیای نەبێ و ئەوانەشی کە بەریئە بن لەم طاغوتە و لەم ڕوکنانەی و لەم ساحیرانەی و لەم کاهینانەی و لە هەمووی ئیتر عادەتەن مستضعفن چی واجبە لەسەریان کار بکەن بۆ بەهێزبوونی خۆیان نەک لە ناو خۆیانە دەستکەن بە تەدمیرکردنی خۆیان ئەبێت چۆن بن هەبا بگەڕینەوە بۆ ئایەتەکە ڕوحەما بەینەهوم بەڕەحم بن لەگەڵ یەکتری ڕق و کینەت نییە هەڵی گرە کاکە ئەو بۆ کافرێکی بەکاربێنە بەڵام بۆ مسلمانەکە وامە بە هێمن و لەسەر خۆ نەرمونیان و بەڕەحم بە لەگەڵ ڕوحەما بەینەهوم